هردو آلیان چجالی بغدای و بعد چجالی هولیری و گرینگی و بحثات جوینان و وان مجارین کتنا و جوینان داد نفبر هردو آلیان دا ایدی وصف کرینه زیرتر بحثا و مجارد گل برای شیروان دو بردانی اندام پارلمان عراق نواستودی داد گل مدبر شیروان تو گره گل بخیراتی اف دمکی دریجه بحثا شرا سر کنه و پرزگری که پشتی و سردانا سرک وزیر و اف دیدارت گل یعنی همی سر کرده این عراقیه شیعه سنی دستالات حتی بدادواری جیویدی همین جوین هاتن انجام دان دی چهار سر کردن پرزگری که وی جاره پشتی و سردان برف کیوه بله زور سپاس گرنگتر لوا بخوی ناومالی کردیه یعنی اما وکو او کشکانی زوری بغدامان هی او ناکوکی بینی لیانی سیاسی کرد هیا بتابت امو یکتی او گرنگتر لا او هما هنگیه يعني أو ركوتني دقل يعني سياسي سنة بي شيعبي أو خالية كم دوا أو سرداني دونك برئيس الحكومات أو لا زنجيري سرداني جناب سروك لا ماوي بيشترو صالح بيشتر كأوركا دليلة كأما حكومتي بغداد يعني سياسي أو بريار يعني دجي حكومتي هرمي كردستان يعني قواري هرمي كردستان بريار كاني سياسي بي حتى دادقي فدرالي چندین بریارەکانی سیاسی بی لەسەر قواری هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دنیا دیار بی ئەو سەرکردەی شیعەکان پەیامیان زۆر باش بی دنیاکە موقفەکەیان گۆڕابی لەگەڵ سەرۆک حکوومەت بۆ نەحو ئیجابی بۆ کۆتایی بە کێشەکانی بینی بەغدا و هەرێمی کوردستان طبعا حکوومەتی هەرێمی جێوە چەندین خطوە بێتە پێش بۆ چارەسەرکرد ئەو کێشەکان حنجتها نما بغداد نوت لكن سومويا دهاتكاني نانوتي تسليمي وزارة الدارية كريا يكم بشكا 85 مليار زيارة التسليم كرا أو رك حكومتي هرمي كردستان بابتها بحمو أو مرجانيا أو تبيني كان كي لا حكومته لا وزارة الدارية يان بابتي نوت أو رك لسر حكومتي فدرالي جيب كرديني أو مادة كان لدستور هاتية يا سكان هاتية يان أويك لبوجه هاتية أما ك خشتي بوجه هات برلمان بيتش الرجاء يعني راستي حكومتي بغداد اما دنگ ما نصر سطو نوتو 8 تريليون دايا حكومتي بغداد 206 تريليون يعني نفقات فعليهن حكومتي هرمي كردستان ك 15 تريليون زيادة بيت او رك جبجي نكرديا وكل بوجهاتيا اما كبشي هرمي كردستان نفقات فعليه حكومتي بغداد زيادة لا بوجي كما بصد ما كرديا اما بسيار دكين لسر شما لسر شا اساس او 8 تريليون زياده وكاب الشهري من كردستان بله شيروان دو بابت گرنگ تا بحث کردن یا اکی و دیار خلق حسبت کت یا دوی وقت جمارت این نو بردا بچکه بر خلکی دی برزد بد جاره جماره هم دای نرخکی نو که حجتک دست بغداد دا مایه پا بدین دخول برانبری هرمی جب جنکت نا نخير ما هیچ نمایه اشاره من بيدا او يعني دائما بردوام اوان دو بابتي سركي هبي بابتي نوت وبابتي دهتكاين دا نوتي ريكوتن كرا نوت ودقل شركي سومو وبيش دروجه وزاره نوت دعوه الى وزاره سامانه سرشتي ودقل كومبانيا كان سرداني بغداد كان بوكمنا ريكوتنك بو او بش او برپاركي بو درهيناني نوت دقل كومبانيا كان كبتوانن دست بي بكن برام زياتر ل 11 مليار دولار خسارتي عراق وهرمي كردستان لدواي 25 سي 2023 كدادغاي يعني افزر روزيانه صالكيه 11 مليار طبعا صالكو دومان تقريبا زياتر ل 11 مليار زرري هرمي كردستان وعراق او ماوي بيت اگر حكومتي بغداد واي سرداني سلوك حكومت شار سركردني دقل كومبانيا كان اوش بو ابوري هرمي كردستان حالاتي زور باش بتو بردوامي هناردي موشا لرجي توطينو لرجي دوايك او كشكان تو بكريتو وضعي هرمي كردستان حالتي زور باش دبي جوانا كاتيا دانون او جوينا جرينك يا جبوي مجاره هنارده كرنا نفط هرمي كردستان يا بغداد چكي ديجي سروك وزير اماجه بكر جوانك موعدك هاتيا دانون بوي جوينه كومباني النفط قال وزاره سامان سروشتي قال وزاره بترول العراقي جرينج اويا ريكوتنو لبرانبر عراق حسنيه هي كبردهام بيد لهنار دي نفط تركيا كيشي نباوا لدمن امادما
بۆ وەرگرتنی لە مینا جیهان سەردانی وەزارەتی سامانە سروشتەکان لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ سۆمۆ ئینشاڵڵا دەگەنە ڕێککەوتنەکە ئەو بڕەپارەیە لە $8 لە بۆ $23 وابزان ڕێککەوتنەکە یان ئەو گرێبەستێ کرای بێنە کۆمپانیەکان و حکوومەت هەرێمی کوردستان بگەنە حدێکی بینی هەردوو هەشتێ بۆ 20 بخۆ $23 یان $24 ئەو گرێبەستی هەیە بینە حکوومەتی هەرێم و بینی کۆمپانیەکان لە بودجە ئەمە وابزام $8 کەمە پەسەندمان کردیە ئەوەش طبعاً کۆمپانیەکان بێڕازی نەبوون ماوە ئەمە لەو خشتەیە کە زیاتر لە 4 تریلیۆن مناقلە کرا لە بودجەی 2023 بۆ 24 کە دەنگ لەسەر بدەین لەو خشتێک کە هاتیە ڕۆژی دووشەم دانیشتنی پەرلەمانە ئەو 4 تریلیۆنە ئەوە یەک لە تەخسیساتی کۆمپانیەکانی هەرێمی کوردستانە بۆ دەرهێنانی نەوت توی جوینێدا چونکی سەرۆکوەزیر ژێمۆژە پێت کرد ئێدیان بەحسێ پرزگرێکۆ ناکین ئەم دێ بەحسێ هەماهەنگیوە زێدەترکین مۆدەم هەماهەنگیت وێ نزیک بینە کە زیاتر هەبە یعنی ئەم بێژین قۆناغا پرزگرێکە دەرباز بی هەماهەنگیوە زێدەتر جوینۆ دێ هەبەت وان جوینۆن دەکی دێ بەشدار بە ئەگەر وازانیاری هەبن بەلە دوونەکە گرنگ بی ئاخفتنی بەڕێز مالکی و هادی عامری و کە هەماهەنگی و هاوکاری و هاوبەشی بەردەوام بیت ئەوە زۆر گرنگە لە دوونێکە لە خیتابی بەڕێزان سەرکردەی شیعەکانی بەغدا دیارە قۆناغی نوێی دەگەل هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەت دوای سەردانی دوونێکە جەنابی سەرۆک وەزیران هەرێمی کوردستان ئەوە دەلالەتە کامە ئینشاءڵڵاهی تەعالە لە ماوەی دابێت کێشەی دارایی لە هەرێمی کوردستان هەمێتەوە دەچین بەر و هەماهەنگی زیاتر بۆ باشکردنی بۆ هەرێمی کوردستان بۆ بەغدا باش هەمی تش یانێوە لەو یاخودیەوە جدا ئیشەڵڵا هەمی تش بێنە چرا سەرکردن ئەو نیەت پاقژیە تەژی ئێماژە پێکریت ئاخفنێنوانەدا ئەو ژیا دیوارە سەر ڕاگەهاندنێ لێ پڕاستی هین یل بەغدایێ ئەف ئاخفتنەوە سەر ئەزمانیوانە وێجارێ ئەو بی ئەوە دلێوانەدا یانژی هێشتا تشتێک مایل بەرامبەری هەرێمی طبعا ئەوە چەندە ساڵە سەردانی سەرۆک هەرێم بی سەرۆک حکوومەت بی لایانی سیاسی با بڵێن پارتیمان لە بۆ بەغدا ئەو ڕێککەوتنی کە پێشی دەنگدان لەسەر حکوومەت چ حکوومەتی محەممەد شیع سوودانی چ کاظمی عادل عەبدولمەهدی چەندین حکوومەت هاتیە سێ حکوومەت زیاتر هەر لە بەغدا ڕێککەوتن کرا لەسەر ئیشرافی جەناب سەرۆک مەسعود بارزانی بەداخەوە ئەوە کە دوای کە دەنگ دەدەین و حکوومەت و جێبەجێ دەکرێت و برایانی شیعە ئەو ڕێککەوتنەیان ئەو واژوێ کە کرایە جێبەجێ ناکەن ئەوە یەک لە کێشەکانی سەرەکیە بەغدا ئەمە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە ئەلتیزان بەو ڕێککەوتنیان بە ئەو گرێبەستێ ناکەن کە لای دەکرێت چ حکوومەت بیت وەکو حزبی وەکو پارتی بیت بەس دیارە دوای سەردانی سەرۆکی هەرێم لە بۆ ئیران لە بۆ بەغدا و دونێک کۆتایی بە ئەو سەردانێک کە جەناب سەرۆک حکوومەتی وەزیرانی هەرێم کوردستان کردیە ئومێدمان ئەوەیە کە ئەو قسەکانیان کە دونێک کە سەرکردی شیعیان کردیە کە جێبەجێ بکەن و دیارش بریارەکانی بەغدا یان دادگای فدرالی یان یاساکان یانە هۆلی پەرلەمان بریارەکانی سیاسیە دژی هەرێمی کوردستان شیرۆن ئەس حەسکم بەگەرمە ئاخفناتەوە دەستپێک هێشتا مە چنە ئاخفتی دە بەحسە پرزگرێکت نافخۆ کرد تایبەتیت ناوبەرە پارتی وێکێتیەدا کو حتا ئەف پرزگرێکت نافخۆ نەیە چارەسەرکردن کاریگەریە یە دژ دەرڤە تایبەتیژی مەبەستا من جوینش دەرڤە هەوسەب هێز نابێت هیڤیەک هەیە دەمێت بێدا تایبەتیژی پارتی دیسە دەست پێشخەر بە چارەسەرکردنا ڕەوشە نافۆ تایبەتیژی ئەو ڕەوشەتە ئێماژە پێکریت ناوبەینە پارتی سەرەکیدا بێتە چارەسەرکردن پارتی زۆر هەوڵی داوە لەگەڵ یەکەتی و دەگەل لیانی سیاسی دیکە ئەوە چەندین کۆبنەوە چەندین سەردانی مەکتەبی سیاسی پشتی پێکینانی حکوومەتی فدرالیان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمالی کوردی بتە وەکو پێشان وەکو هاوپەیمان لە بەغدا ئەمە لە بەغدا زۆرمان گرنگە خاستن ناوچەکانی کوردستانی مادەی 140 دەروی ئیداری هەرێمی کوردستان با دەبینین ڕۆژانە چ لە کەرکووک چ لە مۆسڵ چ لە شنگال هەندێک لەیانی سیاسی یان سەربازی عێراقی یان هەندێک میلیشیات یان هەندێک حەشد شعبی بەردەوام هەرەشە دەکەنە سەر ناوچەکانی کوردستانی پارتی بەردەوامە و دەرکەی کراوەیە بۆ کە پێکەوە چ لە کوردستان یان لە بەغدا بەس بەداخەوە ئەمە دەبینین چەندین هەڵبژاردن یان
ڕۆژی هەڵبژاردن نێزیک بیت هەندێک لیانی سیاسیان هەندێک بەرپرسانی لیانی سیاسی وەکو شۆ وەکو ڕێکلامیک لە بۆ خەڵکەکانی کە بتوانن ئەو وەزعی ئابووری یان ئەو بێموچەیی لێرەکانە استیغلال بکەن لە بۆ بەرژەوەندی خۆیان بەرژەوەندی حزبی ئەمە کورد حتا نەبینە یەک دەست و پێکۆ نەبین بە تایبەت لە بەغدا زۆر کێشەکانی ناخۆمان هەیە بەداخەوە هەندێک لیانی سیاسی یعنی وەکو بەرژەوەندی خۆیانی تایبەت نقلیان گواستنەوە لە بۆ بەغدا ئەوەش ڕۆلی زۆر خراپی لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەو گفتوگۆ دەگەل بەغدا یان ئەو ڕێکەوتنە بەس ئەلحەمدوللا دوای چەندین ئەو سەردانەی سەرۆک حکوومەت و سەرۆک هەرێم لە بۆ بەغدا چارەسەرکردنی زۆر کێشەکان هاتیە بە تەماینە لە ئایندەی نزیک ئینشاءالله تعالی لە هەرێمی کوردستان وەزعی ئابووری وەزعی کۆمەڵاتی هەموو وەزعەکانیکە بەرو باشە ئینشاءالله پێشیەوە پەرلەمانی عێراقی دومژۆرەنگرن کەنە هەڵبژارتنەوە سەرۆکەکێنی و دەنگدان سەر پەسەندکردنەوە یاسا بودجە 2024 2025 لێ ژمارە کەش هەواڵێت توە چ یەن ژن چێن زەڵام بەرەف حەجێژە چوینە خودێشوان هەژی قبیل کرد بجۆدە کەنگی دەنگدانش بووی سەروان هەردوو مژارە ئێتەکردن تشتێک پێشیە هەیە زانیاریەک حتا ئەو ڕۆکە ڕێکەوتن لەسەر سەرۆک پەرلەمان نەهاتیە یعنی احتیمالە لە بۆ دوای گەژنە دوای پشو پەرلەمان کە نۆی هەفت کۆتای پێتێت ئەوەی دیکە ئەو شەوەکە پەرلەمان بریاریدا ڕۆژی دووشەممە سعات دوی دوای نیوەڕانێ دانیشتنی پەرلەمانە بە تایبەت بۆ دەنگدان لەسەر خشتەی بودجەی 2024 ئەمە پەرلەمان یانەوە یەکەم جارە دەنگ لەسەر بودجەی 3 ساڵانە بدەین یانە بودجە بەردەوامە دەمنێتۆ لە مادەی 77 کاتێ لە بودجە 2023 2024 2025 حکوومەت لە ڕێگەی وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان خشتەی بودجەی ساڵانە هەر ساڵ هەناردەی پەرلەمان بکات و گفتوگۆ بکرد لای لژنەی دارایی لای پەرلەمانەوە دەنگ لەسەر ئەو خشتەی بێتەدانا بودجە بەردەوام هەرسێ بودجە هەر 3 ساڵان ئەمە بودجەمان نییە ئەو ڕەکە خشتەی بودجەمان هەیە ڕۆژ دوشەمە ئینشاءالله تعالی ڕۆژە دوشەمە بێ نەحاضر بینە ئەوێن چوینە حەجێژی دە هەر دەنگدان سەر ئێتەدان پرزگرێک نینە بەتاکید دەمە یعنی ئەو نییە ئەو کە دەبینین لە ڕاگەاندن یان لەوە هەندێک بەحسە دەکەن ئەندام پەرلەمان نەخێرەوە ئەساسی بوو نییە لیژنەی حەج عومرەمانێ چەند ئەندام پەرلەمان سەرپەرشتی دەکات چاودەری دەکات و بۆ خزمەتە حەجی حەجان دەکات لە مەکە ئەو دیکەش زۆرین ئەندام پەرلەمان ڕۆژ دوشەمە ئینشاءالله بەردەوام دەمین دەنگ لەسەر ئەو خشتەی بدەین ئەو سەرکەوتنی سیاسیە گرنگ ئەوەیە ڕێکەوتن سیاسی هەبیت لەبەر ئەندامان پەرلەمان زۆرینەیان سەر بە هەرکەسێک و سەر بەلایەکی سیاسیە و مەلزەمە کە لە دانیشتی پەرلەمان ڕۆژێ وەکو بودجەیە یان خشتەی بودجەیە ئەوانە گرنگە کە بەشدار بن و دەنگ لەسەر ئەو پرۆژە یاساکان بن و ئامادە من ئەو ڕۆژە گەلک سپاس بەڕێز شێروان و بەردانی ئەندامی پەرلەمان عێراقین گەلمە بوون سپاس بووە زۆر سپاس